بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەکان جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێ. خۆشحاڵین لە سەرەتایی وەرزێکی نوێ و هەفتەیەکی نوێ بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتینەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەین. زۆر سپاس. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە منیش ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاک ریاس بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بوونێتەوە بۆی کە بەرگەیەکی تر یاخود بەرنمەیەکی تر لە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بەرگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە چەند تەوەرێکی سەرەکی پێکاتووە لەگەڵ چەند هەواڵ و زانیاری و راپۆرتی تایبەت. تەوەرەکانمان بریتین لە گرنگی فتوادان و یاخۆت ئەو فتوایانەی کە لە هەرێمی کوردستاندا دەدرێن بنامەکانیان لەسەر چین و بایەخ و گرنگی فتوادان لە چیدایەکە تەوەریەکەمانە و لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر ئەو بابەتە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. تەوەری دووەمیشمان جیاوازی بەرهەمی کۆپیکرا و ئۆرجیناڵەکان بە تایبەتی ئەمەی تاک لە بازاڕەکاندا کاتێک کە دەمانەوێت بەرهەمیکی ئەلکترۆنی لە وایەرێکی شاحنی مۆبایلەکەمانەوە بیکڕە تا مۆبایلێک یا هەر ئامێرێکی دیکەی ئەلکترۆنی کە دەیکڕین شتێک هەیە کایەکێکیان ئەسڵێکێکیان کۆپیکراوەکەیە، بەڵام زۆر جارێمە بۆ نرخ دەڕوانین بۆی کە بزانین جیاوازی نێوان بەرهەمێکی کۆپیکرا و ئۆرجیناڵەکەی کامەیە. تەوەرێکی تایبەتمان تەرخان کردووە کەم ڕۆ قسە و گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ وەرگرتنی پەیامێرانمان لە شارۆچکە جیاوازەکان یا شارە جیاوازەکان هەرێمی کوردستانە بۆی کە بزانین زانیاریەکانی ئەمڕۆ لە شار و شارۆچەکان چین لەگەڵ چەند راپۆرت و زانیاریە کە بۆمان ئامادەکردون بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە بۆی کە پێشکەشتان بکەین. وەک هەمیشە تەوەری یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستانە با بزانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی زستان پێشبینی کەشوهەوا چۆنە. بڕگەی نرخی دراوەکان ئەو بڕگە هەمیشەیەکە ڕۆژانە ئاشناتانەکە بەو گۆڕانکاریانەی کە بەسەر نرخی دراوەکان داهاتووە. بایەستەش پێکەوە ئاشنابین بە گۆڕانکاریەکانی سەر نرخی دراوەکان. بۆی بزانین لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ئەمڕۆدا کە یەکەم ڕۆژی وەرزی زستانە ئەو ڕووداوە گرنگانەی یا و مێژوە گرنگەی کە هەبووە چین پێکەوە بینەری بڕگەی یادەوەری دەبین. بیستویەکی دوانزەی هەموو ساڵێک
کۆتایی وەرزی پاییز و دەستپێکی وەرزی زستانە و شەوەکەی بە درێژترین شەوی ساڵ دادەنرێت و لە ئەدەبیاتدا بە شەوی یەڵدا ناوی دەرکردووە و زۆربەی شاعرانی کورد باسییان لە شەوی یەڵدا کردووە. مستەفا بگی کوردی یەکێک لەو شاعرانی کە بە شیعری شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو لە پێشەنگی ئەو شاعرانەدا دادەنرێت کە لە ئێستادا بەشێک لە ئەدیبان بە شیعری نالی دەزانن. لە دوای شەوی یەڵداوە ئاڵوگۆڕەکان بەسەر شەو و ڕۆژدا دێن و شەو بەرەو کوردبوونەوە و ڕۆژیش بەرەو درێژبوونەوە هەنگاو هەڵدەگرنەوە. بیستویەکی دوانزەی ساڵی 1970 تۆماس ئەدیسۆن سەرکەوتوو بوو لە داهێنانی گڵۆپی کارەبایی و ئیشپێکردنی بە ئەزموونێکی سەرەتایی کە پاشتر کاری زیاتر و پێشکەوتوتری لەسەر کراو بەرەو پێش برا لەلایەن وڵاتانی ترەوە. بیستویەکی دوانزەی ساڵی 1970 بۆ یەکەم جار لە وڵاتی میسر لە دوای زانکۆی ئەسهەر زانکۆی ئەهلی میسر کرایەوە کە دادەنرێت بە یەکەمین زانکۆ لە وڵاتانی عەرەبیدا. هەر لە هەمان ڕۆژی بیستویەکی دوانزەی ساڵی 1957 لە وڵاتی مەغریبی عەرەبیش یەکەمین زانکۆ کرایەوە لە شاری ڕیبات. بیستویەکی دوانزەی ساڵی 1910 لەدایکبوونی نووسەر و شاعیر و شانۆکار و دەرهێنەری گەورەی ئیسلامی وڵاتی میسر عەلی ئەحمەد باکسیر ناوبراو لە ڕێی بەرهەمە ئەدەبیەکانیەوە توانی خزمەتێکی بەرچاو بە مێژوو سەروەری موسڵمانان بکات. یەکێک لە کاریگەرترین کارە هونەرەکانی بریتی بووە لە فیلمێک لەسەر ژیانی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت. هەروەها ڕۆمانی بەناوبانگی وا ئیسلامە کە بە ناوی هاوار بۆ ئیسلام کراوە بە کوردی یەکێکە لە ڕۆمان و نووسینەکانی ناوبراو. بیستویەکی دوانزەی ساڵی 1940 ئەڵمانیا لە میانی جەنگی جیهانی یەکەمدا یەکەم بۆردومانی ئاسمانی خۆی دژی بەریتانیا ئەنجامدا و توانی سەرکەوتن بەدەستبێهێنێت لە بەزاندنی سنووری ئاسمانی بەریتانیا و بە ئامانجگرتنی بەشێک لە دامەزراوە ئابووری و سەربازیەکانی بەریتانیا. ئەم ڕووداوە زیاتر بووە هۆی هەڵگیرسان و بەردەوامبوونی جەنگی جیهانی یەکەم. بیستویەکی دوانزەی ساڵی 1923 لە میانی کۆنگرەی لۆزان دەسەڵاتدارانی ڕژێمی تورکیا داوای لە کۆنگرەی لۆزان کرد کە بە هیچ شێوەیەک باز لە کێشە و بابەتێک نەکەن بە ناوی کێشەی کوردەوە. کۆنگرەی لۆزان کۆنگرەی هەڵوەشاندنەوەی هەموو مافێکی کورد بوو، بە تایبەت کۆنگرەی لۆزان بە هەڵوەشێنەرەوە و دژی پەیمانی سیڤەر دادەنرێت کە زۆرترین ماف لە پێشی هەمویانەوە سەربەخۆی و دەوڵەتێکی سەربەخۆ بۆ کورد باس کرابوو. بیستویەکی دوانزەی ساڵی 1945 عێراق بوو ئەندام لە کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان و لەلایەن وڵاتانی زلهێزەوە دانی پێدانرا. ئەمە لە کاتێکدا بوو کە پێشتر لە چەندین ڕاپەڕیندا داوا کرابوو کە عێراق لە پەیماننامەی 1930 لەگەڵ بەریتانیا بکشێتەوە کە زۆرترین زیانی بۆ گەلی عێراق تێدا بوو. بەریتانیاش کردبیە مەرجکەتا بە ئەندام نەبوونی عێراق لە کۆمەڵی نەتەوەکان. بەریتانیا ڕۆڵی دەبێت لە سیاسەتی دەرەوە و جەنگ و ناوخۆ و هێزی ئاسمانی عێراقدا. بیستویەکی دوانزەی ساڵی 1970 کەوتنە خوارەوەی فڕۆکەیەکی مەدەنی کە بەرەو نیویۆرک دەفڕی بە ناوی فڕۆکەی بیۆنگ 747 سەر بە هێڵەکانی بان ئەمریکای جیهانی لە سەر ئاسمانی شاری لۆکەربی لە سکۆتلەندا کە تەواوی سەرنشینەکانی گیانیان لەدەستدا کە ژمارەیان 269 کەس بوو. تێیدا حکومەتی لیبیا تاوانبار کرا بە خستنە خوارەوەی. ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی لۆکەربی باشتر بە دۆسەی لۆکەربی ناوی دەرکرد و یەکێک لە ڕەخنە و هەڕەشەکانی ئەمریکا لە وڵاتی لیبیای دەکرد. بنەماکانی فتوادان و گرنگی فتوادان لە چیدایە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێت دوای دەرکردنی فتوایەکی لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان بۆ ڕێگەنەدان یا ڕێگری لە سواربوونی ئافرەت بەتەنیا لەگەڵ شۆفێری تەکسی کاردانەوەکان لە ناو چین و توێژە جیاوازەکان و تۆڕە کۆمەڵایەتەکاندا سەری هەڵدا کە زۆر جار زانایانی ئاینی و ئاینی پیرۆزی ئیسلامیش لەلایەن کۆمەڵی خەڵکی نەیار یانە شارەزارەوە دەکرێنە ئامانج و
جۆرە لە جۆرەکان ڕوبەڕووی تەشهیر و ئیهانەکردن دەبنەوە بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەو بنەماگشتیانەی کە لیژنەی فتوای هەرێمی کوردستان کاری لەسەرەکە لە فتواداندا وە گرنگی فتوا لە چیدایە بۆ کۆمەلگە ئایا فتوا هیچ گرنگی و بایەخێکی بۆ کۆمەلگە هەیە و کامەیە و گرنگی و بایەخە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی مامۆستای زانکۆ و زانای ئاینیمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لە بابەت گرنگی فتوا و بنەماکانی فتوا قسەمان بۆ کا دکتۆریان سڵاوی خوارد لێبێ و سواز بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی سەرەتا لە بنەماکانی فتوادانەوە قسەکەین ئەو بنەمایانە چین کە زانایانی ئیسلام لە کۆن و نوێدا کاری پێکەن لە مەسەلەی فتوادان و دەرکردنی فتوایەک کەوا زۆر نزیک بێت لە ڕوحی شەریعەت و قورئانی پیرۆزەوە. بناوی خۆی گەورە میهرەبان دانەریزە و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغمبەرمان مامۆستامان قوتوەمان پێشەکمان سەروەر و سەردارمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. سپاس بۆ جەنابتان، سڵاو بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە بابەتی فتووە بابەتێکی زۆر حساسە، بابەتێکی زۆر وردە، بابەتێکی زۆر دەڕوور و پێویستە کە بابەتەکە ضرور و پێویستە تایبەتی بۆ کۆمەلگایەک کە کۆمەلگایەکە بە ئیعتیرافی خۆی و نارەکانی 195 مسلمانن. مادام مسلمانن کەواتە بناغە و بنچینە و بنەمای حیاتیان، بنەمای کۆمەڵایەتیان، بنەمای معاملاتیان، بنەمای هەڵس و کەوت و ئەخلاقیان هەموو لەسەر مەسلەی حەڵاڵ و حەرامە. مادام لەسەر مەسلەی حەڵاڵ و حەرامە، لەسەر مەسلەی پانتاییەکی فراوانی بوارەکانی مافی بڵین عەقڵ و ئازادی ڕەهاکان نییە کەواتە لە چوارچێوەی حەڵاڵ و حەرام دەسۆڕێتەوە، پێویستە و ضرورە بەڵکو یەکێکە لە واجباتەکانی هەموو تاچێک کە بگەڕێ بە دوای ئەو فتوانەی کە بۆوی شتێک حەڵاڵ دەکا یا حەرام دەکا. بێگومان فتوا لە وڵاتی ئێمە وەکو جەنابەت پرسیارت کرد زۆر زۆر پێویست و ضرورە. بەشی دووەم دەمێنێتەوە ئایا بنەمەکانی فتوا چین. دیارە فتوا یەکێک لەو بابەتانەیە کە وەکو ابن القەیم دەفەرمێ توقيع من رب العالمين. بەڕاستی فتوا توقيعەکە لە باتی خوای پەروەردگار دەیکێ، بەڵام ئەوەندە هەیە فەرق لە بەینی ئەحکامی شەرعی و فتوا هەیە. ئەحکامی شەرعی ثابتە لەسەر دەلیل و لەسەر بەڵگە لەسەر بڕانەوە، واتە خوای پەروەردگار جل شأنه بۆ نمونە أحل الله البيع وحرم الربا ئەوە ئەحکامی شەرعیە، مەجاری فتوای تێدا نیە، مەجاری قسەکردنی تێدا نییە. بەڵام فتوا لە سەبابەتێک لە بابەتەکانی ڕۆژانە اینجا ئەو بابەتە بابەتی کۆمەڵایەتی بێ یا بابەتەکانی تر بێ، ئەمە مجتەهیدێک مفتیەک دێ سێ بنەما ڕئیسیمان هەیە. بنەمای یەکەم نەسێکی لەبەردەستە و بنەمای دووەم واقعێکی لەبەردەستە کە واقعەکە تازەیە و پەیدا بووە. بنەمای سێیەم تەنزیلی ئەو نەسە لەسەر ئەو واقعی بەدەستە. اینجا دەمێنێتەوە سەرەوەی کە ئەو کەسە ئەو مفتیە کاتێک ئەو نەسەی لەبەردەستە واقعەکە شەیە چۆن بە تێگەیشتنی خۆی بە توانای خۆی بە لە چوارچێوی ئەو قاعیدانەی کە علەما داناو بۆ هەڵێنجاندنی ئەحکامی شەرعیە بەلایەکی بەمانایەکی تر بۆ فتوادان لەسەر ئەو واقعە ڕێک ئینجا بڕیاری ئەو فتوایە دەدا. بۆیە زانایان و هەروەها پێشی زانایانیش بەڕاستی سەحابە زۆر لە فتوا ترساون، لۆ لە فتوا ترساون چونکە بابەتێکە کە قسەکردنا لەسەر حەڵالکردن و حەرامکردن، قسەکردنا لەسەر مەسالیح و بەرژەوەندی خەڵک، قسەکردنا لەسەر مەقاسید و بنەماکانی ئاین، قسەکردنا لەسەر وەعی و شیاری و بابەتەکانی ڕۆشنبیری، قسەکردنا لەسەر بابەتێک کە حیاتی ئینسانەکانی پێوەبەندە. مادام ئەوەی پێوەبەندە بۆیە یەکێک لە مەرجەکانی فتوا یا مفتی دەبێ عالیم بێ، وەکە عالیم بێ واتە ئاگاداری علومی شەرعی بێ. و مەرجی دووەم کە ئەو مەرجە زۆر زۆر ئەساسە ئەویش ئەوەیە دەبێ ئەو عالیمە وەعیە بە قووەت بێ، واتە واعی بێ، چونکە علم بەبێ وەعی ئیلا خاوەنەکەی بەرەو ئاراستەیەکی ناتەندروست دەبات. سێم بەڕاستی دەبێ ئاگای لە مەقاسیدی شەریعە هەبێ. مەقاسیدی شەریعە چیە؟ واتە ئەو عیلەتانەی کە لە نێو بڵین ناوڕۆکی نەسەکاندا هەیە ئەوە ئاگاداری بێ. یعنی یەکێک لە کارەساتە گەورەکانی ئێمە ئەوەیە کە ئاراستەیەک
لە وڵاتی ئێمە و لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە بەشێکی زۆر لە عالیمەکان ئاراستەکان بەرەو ئاراستەیەکی وەکو دەڵێ نەسی ڕۆیوە. نەسی چیە؟ ئەوەیە کە تۆ بەس ظاهری نەسەکەی بخوێنیەوە، نا ئاگاداری واقعەکەی بی، و نا ئاگاداری مەقاسید بی، و نا ئاگاداری ئەو بنەما ئەساسیانە بی کە شەریعەت بۆی هاتووە. بەپێی ئەو جۆرە بیرکردنەوەیە یا ئەم جۆرە فتوایە وا دەکا کە خەڵک وا تێبگا کە ئیسلام بۆ یەک سەردەم و یەک زەمن و یەک کات و یەک شوێن و یەک عادات و یەک تەقالیت هاتووە، ناتوانێت لەگەڵ هەموو سەردەم و زەمانەکان هەڵکات. بۆیە هەر کاتێک هەرێمی کوردستان تا چەند ڕەچاوی واقع و مەقاسیدی کۆمەڵگەی کوردی کردووە و پێی وایە مەقاسید و واقعی کۆمەلگاوە خوازێک کەوا ئەم فتوایە لەم کاتەدا دەربکات بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵێ سەرتا ئێمە بەڕاستی ڕێزی تایبەتیمان هەیە بۆ مامۆستایان و زانایانی هەرێمی کوردستان وەلۆ بۆ لێژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان و ڕێزی تایبەتیمان بۆ ئەوە هەیە کە ئێمە دەبێ وا تێ بکەین کە ئەگە جۆرێک فتوا دەرکرا و کەسێک لەولاوە یعنی هات بڵین بە شێوازێک لە شێوازەکان، بەڵام ئەو کەسا دیسان عالم بێ و زانا بێ و ئاگاداری بنەماکانی فتوا بێ تەشەنوچ لەو بابەتە دروست نەبێت، چونکە مە شتێکی طبیعیە. فتوا لە درێژایی تاریخی مسلمانان فتوای سەحابە لەگەڵ یەک زۆر جار بە جیاوازی هاتووە. بۆ نمونە ئێستا لەو فترەی دوایی کۆمەڵێک فتوای دایکمان عایشە کۆکراوەتەوە لە مجەڵەدێک کە دکتۆرایەکی لەسەر هاتوتەوە کە مخالفی تەواوی مخالفی بەشێکی زۆر لە سەحابەکان بوو. کەواتە فتوا حکمی شەرعی نییە، دەبێ ئەمە دوای جیاکەینەوە. حکمی شەرعی نییە برێمادەم من وام گوت دەبی هەموو دنیا بەوە ملزەم بێ، ینی ئەمە ئەی خاڵی یەکەم. خاڵی دووەم دەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین کە تغير الفتوى بتغيير الزمان والمكان والحال، وهندێکیان ئەوش إضافە دەکەن والعادات. فتوى گۆڕانکاری بەسەردادێ بە پێی زەمن و مەکان ئەوە من نەمگوتووە، بەڵکو نەک جواز دەفەرمونون وجوب تغير الفتوى. بۆ نمونە ابن القيم کە عالمێکی گەورەی مەذهبی حەنبەلیەکان لەسەرەوان حساب دەکرێت هەندسەندە مجتەهیدێکی زۆر بڵین دیار و ناودارە، بۆ نمونە فەصلێکی داناوە بە ناوی وجوب تغير الفتوى بتغيير الزمان والمكان، کەواتە دەڵێ واجبە فتوى بە پێی زەمان و مەکان و حال و حادەت بگەڕێ. هەروەها ئیمامی قڕافی کە یەکێکە لە فحولە گەورەکانی بڵین عولەما هەروەها بە هەمان شێوە فەصلێکی داناوە بە ناوی واجببوونی بڵین گۆڕانکاری فتوى لە زەمن. هەروەها ئیبن عابدین کە مەسەبی حەنبەلیەکانە و متەئەخیریشە بەڕاستی لە نووسراوێکی خۆی لە منشوراتێکی خۆیدا بە تەفاسیلی عنوانی بۆ داناوە کە فتوى لە زەمان و مەکان دەگۆڕێت. ئەمە بەشێکم. بەشی دووەم فتوى بۆ لە زەمان و مەکانیدا دەگۆڕێ. فتوى دەگۆڕێ بە پێی زەمان، فتوى دەگۆڕێ بە پێی مەکان، فتوى دەگۆڕێ بە پێی حاڵ، فتوى دەگۆڕێ بە پێی عادات، فتوى دەگۆڕێ بە پێی عرف، فتوى دەگۆڕێ بە پێی حاڵی کەسەکە، فتوى دەگۆڕێ بە پێی احتیاجات، فتوى دەگۆڕێ بە پێی گۆڕینی ئەخلاق، فتوى دەگۆڕێ بە پێی گۆڕینی پێداویستەکانی ژیان، فتوى دەگۆڕێ بە پێی تەغەیوری زەمن و مەکان و ئەم بابەتانی کە باسم کرد. بنمونە لە سەردەمی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کابرایەک دێتە لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پرسیاری لێ دەکات لە مانجی ڕەمەضان کە خێزانەکەی ماچکە ئایا دروستە یا دروست نییە؟ بەڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فتوای بۆ دەدا کە دروستە. هەمان بابەت، هەمان عنوان، هەمان ناوەڕۆک، هەمان مەسئلە کەسێک کە دێت پرسیاری لێ دەکات ئایا دروستە خێزانەکەی خۆی ماچکە یان نا. ئەوە لێرەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕێگەی بە یەکەمدا ڕێگەی بە دووەم نەدا. ئایا لێرەدا دوای دیراسە دەرکەوت کە ئەوەی کە یەکەم تەمەنی هەیە پیرە، لەبەرەوە ئەگەر خێزانەکەشی ماچ بکە هیچ بڵین ترسێکی لە سەنانیشی واتە ڕۆژەکەی بە ناچێتە ناو حاڵەتی دووەمە واتە بەتاڵ نابێتەوە. بەڵام یەکەم چونکە ترسی ئەوەی هەیە دووەم عەفو گەنجە تووشێم حاڵەتە دەبێ بۆی فتوایەکەی گۆڕا. اینجا وەرە کەمێکی تر وەرە دواتر وەرە لای عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس کە یەکێکە لە عەبادیلە گەورەکان، یەکێکە لە فحولی سەحابە. لەوێشەوە بۆ نمونە کابرایە کات ئەی ئامۆزای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئایا هەل للقاتیلی تەوبە؟ ئایا کەسێک یەکێ بکوژێ لۆی هەیە تەوبە بکە؟ قال لا،
گوتی نەخێر بۆی نییە گەڕاوە کەسەکە دەوریان لێدا گوتیانە ئیبن عەباس ئەتو چەند ڕۆژ لەوە پێش ئاماژەت بەوە کردووە کە تەوبە لەو کەسێک هەیە گەخاچکە گوتی بەڵێ هەیە بەڵام کە حاڵی ئەو کەسم خوێندەوە دەموچاوی ئەو کەسم خوێندەوە دڵی ئەو کەسم خوێندەوە معلوماتم لەسەر پەیدا کرد زانیم کە ئەو کەسە دەیەوێت ئیماندارێکی بکوژی بەڵام لە ئێستاوە دەوێت فتوایەکی وەرگری بۆ ئەوەی ئەو کەسە بکوژی تاوەکو چ بکە دوای بێت تۆبەی لێ بکە واتە دەرگاک بۆ خۆی بکات و بۆی ڕێم نەدا و تاوەکو ئەو کەسە ڕزگاری بێ بۆ نمونە تەماشاکە لێرەدا ئەوەمان بۆ دەردەکەوێت اینجا دێنە سەر بەشی ئەخیری کە پرسیارەکەی جەنابتە طبعا ئەم فتوایە کە باسی ژن و باسی مەسەلەی تەکسی و ئەم بابەتانەیە طبعا ئێمە دەبی ئاگادار بین دنیا گۆڕانکاریی بەسەدا هاتووە گۆڕانکاریەکە نەوعیە ئێمە کاتێک دەڵێن ئیسلام ڕێی بە ئافرەت داوە ڕێی بە ئافرەت داوە کە ئیش بکە ڕێی بە ئافرەت داوە کە بەشداری حیات بکە کە بەشداری حیات دەکە ئافرەت دێتە ناو ئێلام ئافرەت دێتە بازار ئافرەت دێتە ناو تیجارەت ئافرەت هاتوتە ناو سیاست ئافرەت هاتوتە ناو دەوڵەت ئافرەت هاتوتە ناو دائیرە ئافرەت هاتوتە ناو زانکۆکان ئافرەت هاتوتە ناو پەروەردە ناو تعلیم ناو میترۆکان ناو تراوای ناو تەیارە ناو سەفەرکردن هەموو ئەو بابەتانە اینجا دەمێنێتەوە فتوایەکە ئێمە تەنها نەسێکمان هەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم باز لە مەسەلەی خەلوە دەکا کە دروست نییە ئافرەت لەگەڵ پیاوی بەبێ پیاو عەفوو سەفەر بکە کە دەفەرمێ سەفەر بکە طبعا ئەگەر بە ظاهیری حەدیثەکەی وەرگری بەڵێ 100% دروست نییە بەبێ مەحرەم سەفەر بکە بەڵام لەولاوە ئیمامی شافعی کە ئیمامێکی بەرز و بەڕێزە و سەرمەزهەبێکە و دەتوانم بڵێم لە دیارترین ئیمامەکانی پشتبەستووە بە قورئان و سونە دەڵێ دروستە سێ ئافرەت بە یەکەوە سەفەر بکەن کەواتە لێرە ئیمامی شافعی ئیستنباطی لەم دەلیلە کرد نەهات ڕێک ظاهیری بەم بابەتە بە دوو سەردەمی ئیمامی عومەر کابرایە کات عەفو ئافرەتێک کات گوتی ئەمن شوان بووم شوانم لە دەشتێ ئافرەتێک کات گوتی ئەمن شوان بووم لە دەشتێ پیاوێک کات بڵێن زوڵمی لێ کردم واتە زینای لەگەڵ کردم طبعا ئیمامی عومەر فتوای نەدا بەوەی بڵێ نابێت تۆ شواناتی بکەی و فتواشی نەدا بڵێت تۆ ئەگەر چیە شواناتی دەبێ مەحرەمت لەگەڵ بێ لێرە قسەکە لەسەر چیە لەسەر ئەوەیە کە ئایا ئێمە ظاهری نەسەکە وەرگرین و ڕێک تەطبیقی کەین یان بین بگەڕێنەوە بۆ عیلەتی نەسەکە ئایا عیلەتی نەسەکە ئەوەیە کە ئافرەتێک ئەگەر ئەمین نەبوو لە ڕێگادا بۆ نمونە ئافرەتێک کاتێک سەفەر دەکا بۆ هەندێک شوێنان ئەگەر ئەمین نەبێ بەیگومان 100% ئەمە حرامە نابێ و سەفەر بکە چونکە ئەمادەم ئەمین نەبێ لە حاڵ و باڵ و زولوفی خۆی بەڵام ئایا ئەگەر ئەمین بێ ئەمە دیارە هەندێک لە عولەما قسەیان لەسەر کردووە هەندێکیان دەڵێن نا هەر ظاهیرەکە وەکو خۆی دەمێنێتەوە بەڵام قسەکە لێرە لەسەر ئەوەیە کە ئەم حاڵە ئەم زروفە ئەم بابەتە پێویستی بە وەعیەکی زیاترە پێویستی بە دیراسەیەکی واقعی زیاترە و پێویستی بە دیراسەیەکی مەقاسیدی زۆر زیاترە چونکە ئەگەر وابێ بۆ نمونە ئەم فتوایە بەشێکی خۆمان مامۆستایانی ئاینی ئێستا لەم عەسر و سەردەمەیە ناتوانین وەکو پێویست ئەو فتوایە لەسەر خۆشمان تەطبیق بکەین بۆ چونکە ئێمە ئەگەر کەسەکە 4 تا 5 کسی لە ماڵێ هەبی کچەکان لە زانکۆ دەوام بکەن یعنی ئەدوو 5 کەست لە شێ بوو هەموو ڕۆژێ بەگەڵی بدەی بستنە زانکۆ بگەڕێنەوە زۆر جاران دەبینی ئەو شوێنەی ئەتوو لێی دەژی ئەو حاڵەتەی ئەتوو لێی دەژی کچەکەی تو لەوانەیە بەتەنێ و کەسکەی لەگەڵ نییە بەڵێ مامۆستا دەرفەتی زۆر کەممان ماوە ئەگەر باز لە بڕگەی دووەمی بابەتەکەمان بکەین ئایا گرنگی فتووا لە چیایە بۆ نمونە لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێن دەدرا دەیانوت کردار شەردە نەکتە نابەڵێنەکە گرنگی فتواش لە چیدایە لە جێبەجێکردنیدایە یاخۆت تەنها دەرکردنی فتوواکە حسابنی هەندێشتیشی بە دووادادێت دەبێت کاری بۆ بکرێت و هەروەها ئەگەر سێری کەم ڕۆژ بکەین کە هەندێک دۆخی نالەبارتر هەیە لە بەردەم هاوڵاتیانە بۆچی لیژنەی فتووا دەست بۆ ئەم دۆخانە نابا قسەیان لەسەر بکە بەڵام دێ لەسەر شتێک دەست دەبا کە ئێستا خەریکە لە ڕێگەی کۆمپانیەکانی سکیوریتیەوە ئەم حاڵەتانە چارەسەر دەکرێت ڕێژەکەی کەمتر دەکرێتەوە خوات زەرداتەوە تەڵان بابەتێکی زۆر حساسە دووروژاند حەقی خۆیەتی بەڵام لێژنەی فتووا ئێمە وەکو گوتمان ڕێزمان بۆیان هەیە ئەمە مامۆستای خۆمانیان دەزانین بەشێکیان تەبعاً و ڕێزی تایبەتیمان بۆ خۆیان و بۆ فتوواکانیان هەیە بەڵام کۆمەڵێک بابەتی زۆر حساس لە وڵاتە دەوروژێ بە نمونە دەیان کەس لەم وڵاتە ڕۆژانە نەخۆشە
بەسەبەب نەبوونی نەفت ڕۆژێ لە ڕۆژان لێژنەی فتووە نهاتە سەرخات بڵێ بابا حکوومەت تۆ بەرپرسیاری لە بەخێوکردن و ئیدارەدانی ئەم ملەتە ئەو حاڵەتەی تۆ دەیکەی حرامە بە هەزاران لتر نەفت دەڕوا لە وڵاتان و دەیفرۆشن و بە هەدەری دەدەن و گەندەڵی تیا دەکەن بەڵام خەڵکەکەت بڵێ نییە نەفت لە ماڵەکەی خۆی داداجسێن طبعا دەیان قەزایی زۆر حساس هەیە لەسەر نیشتیمان لەسەر ملت لەسەر کۆمەلگا کۆکوتت ینی کاتەکەمان کورتاگەنا زۆر بابەت هێتەمان وروژان حەقی خۆیەتی ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بێگومان ئێمە لە شەعنی فتووە کەم ناکەینەوە فتووە زۆ زەرورە و فتووە دانیش زەرورە چونکە بەڵێ خەڵکێکی زۆر لە ئێمە ئیلتیزام بە فتوای لێژنەی باڵا دەکا بەڵام لێژنەی باڵا ئەگەر بتوانێ فتووا لەسەر هەموو قەزیەکانی کە پەیوەند بەویە بیکە بە تاکید دەبێتە مەرجەعێکی گەورە چونکە خەڵک بە مەرجەعی خۆیان دەزانن مادام خەم لە خەڵک بخوا چونکە ئەسڵی فتووا ئەوەیە تۆ معاناتی خەڵک چارەسەرکەی نەک فتووا ئیلا لە حاڵەتێکی جزئی بدەی بەڵام کۆمەڵک حاڵەتی زۆر حساس و گرنگ کێ بەجی بێلی کە بەجی تێشت ئەو کاتە دەڵێن نا ئەم فتوواژ وەکو باقی هەنگاوەکانی تریان هەنگاوی ئاراستەی سیاسیە بۆیە من لێرەوە داوا دەکەم لە لێژنەی فتووا پێداچوونەوە بە کۆمەڵە قەزای حساس لەم وڵاتە بکە کە خەڵک جیرۆدەیە بە کۆمەڵە گرفتی ئەساسی حیاتی خۆی پێویستیان بە فتوایە و فتوایەکان بدرێ بەوەی ئەم دەسەڵاتەش ئیلتیزام بەو فتوایە بکە. ئەمە خاڵێکی تر کە گرنگە بابەتی لەسەری باسکەین کە مەسلەی ئافرەت و مەسلەی ژن و مەسلەی ئەم بابەتانە بابەتێکی کەم نییە بابەتێکی حساسە بەڵام ئایا ئافرەت ئەو بابەتی تەکسیت هەل کرد ئەدی چ لە بازار دەکەی ئەدی چ لە شوێنەکانی تر دەکەی چ لە ئەم بابەتانە دەکەی بەڵکو ئەم بابەتە بەڕای بەندە عیلاقەی بە بتەوکردنی ئەخلاق وەیە تۆ وەرە فتووا دەربدا لەسەر ئەو ئیعلامانەی کە ڕۆژانە کوفر بڵاو دەکەنەوە هیچ فتوایەکەت نییە ئەو ئیعلامانەی کە ڕۆژانە هەرچی فلیمی ناڕێک و ناپەسند بڵاو دەکەنەوە کە حاڵی پیا و ئافرەت تێکەدا لە ڕووی ئەخلاقیەوە کەوەی لێ دەکات تەکسی و نەفەرەکە لەگەر یەک نەبینەوە فتوا لەسەر ئەوە بدا لە کاتێکدا ڕئی بەندە وایە ئەگەر ئافرەت ینی هەموو وەکو خوشک و کەسانی خۆمان ڕێک و پێک و ئیلتیزاماتی خۆی هەبێت بە هیچ شێوێکی سایق تەکسی ناتوانێت ڕێزمان هەیە بۆ سایق تەکسیان کە حەقی خۆی نییە سایق تەکسی ئێمە تاوانباریان بکەین بە هیچ شێوەشی ناتوانێت تەماشایان بکە بەڵام گرفتەکە لەوەیە کە کۆمەڵە قەزی حساسی ئەو ملەتە هەیە لێژنەی فتووا بەلای دانەچووە و لۆ بەلای دانەچووە چکەوەکو گوتم یعنی بەشێک لە ئەمڕۆ وەعی و هەروها مەقاصید ڕەچاو نەکراوە دەتوانین بڵین ئێمە جۆرێک لە گۆشەگیریمان هەیە گۆشەگیری واتە زۆر ئاگاداری حاڵوباڵ و دنیانین و بە ئاراستەیەکی حەضاری ژیاری ڕۆشنبیریەکی فراوان تەماشای ئەو دینە ناکەین کە ئەو دینە بەس بۆ کوردستان نییە ئەو دینە بۆ ئەوەیە و ئافرەتە سبەینە دەچێتە ئەمریکا دەچێتە ئەوروپا بۆ کاروباری دەوڵەت بۆ کاروباری نیشتیمان بۆ کاروباری ئەم بابەتانە هەزاران قەزیە هەیە لەو وڵاتی ئێمە کە حساسە پەیوەندی بە بواری دیبلۆماسی هەیە پەیوەندی بە بارەکان کە هەموو ژن تێدا بەشدارن حەقی خۆیەتی بێن لەسەر ئەوانە قسە بکەن نەک تەنها کورتی کێوە و حەسری بکەی لەسەر قەزیەی بڵین ئافرەت و لەسەر قەزیەی تەکسی کە بەڕاستی ئافرەت ئێستا بەشێکی گەورەیە لە ژیانی مۆدێرن لە ژیانی هاوچەرخ ژیانی هاوچەرخ گۆڕانکاریەکی زۆر جەزری بەسەر هاتووە بۆیە ئەم شەریعەتە عەزیمەش مەجالی گۆڕانکاریدا بۆ ڕێزدکتۆری دریسکارەکانی مامۆستای زانکۆ و زانایانی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لە مەڕ گرنگی فتوادان و بنەماکانی فتوادان قسەت بۆ کردین دووبارە زۆر سپاس بۆ بەڕێزتان. دوێنێ شەو شەوی یەڵدا تێپەڕ بوو کە کۆتایی بە وەرزی پاییز و دەستپێکی وەرزی زستانی ڕاگەیان لەم بارەیەوە پەیامنێرمان ئازادە و مەراوەیی لە سۆرانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەر چالاکیەکانی شەوی یەڵدا با پێکەوە بینەری بین. Yeah.
دەبوون لەم شەوە جوان و ڕەنگینەدا هەڵبەتە ئێمە پووناوەندی گۆ وەک یەکەم شەوی دستان و درێژترین شەو بە باشمان زانی مەراسیمێک ساز بکەین کە باز لە عیرفان بکەین باز لە عیشق بکەین ئەم ئازیزانە تێکەڵ بکەین بە عیشق و عیرفان و محیبەت ڕحیان ئاوێتان بکەین بە معشوقەیە کە معشوقێکە خەیاڵ ناکرێت وێنا ناکرێت چونکە عیشق سلوککردنە بەرەو کەمال عیشق هاوێتەبوونی ڕوحا عیشق مرۆڤ دەگەێنێتە ئەو پەڕی بە هیوایی مرۆڤ دەگەێنێتە ئەو پەڕی مرۆڤ بوون بابەتەکان شعر بوون سرود بوو وتار بوو هەموو بابەتەکانیش لە چوارچەوەی عیشق و عیرفان دابوون یا رسول يا رسول الله لدى الله اشتياق بيدا مزرعي تقم بتاري اقري تبروا باڵێ بەڕاستی کەشێکی زۆر ئەرفان و خۆش بوو زۆر زۆر سپاسی ناوەندی گۆ دەکەین هیوادارم ئەو ناوەندانە لە شاری سۆران پەریان پێ بدرێ بەڕاستی کەشێکی زۆر زۆر ئەرفان و خۆش بوو ئاشنا بووینەوە بەو شتانێکە لە کوردەواری هەبووە لە پێشە گرنگی پێدراوە بەڵام ئێستا لەبیر کراوە لەم شەوی هەڵدایە دووبارە ئاشنابوونەوە لەگەڵ کەشێکی ڕۆحانی بە شەحر و بە هۆنراوە بە سرودی خۆش پێشوازیان لێ کرد هۆشارکردنەوەی گەنج و لاوەکانمانە لەوەیکەوە پێویستە لە جیاتەوەی خۆیان بەشتی لاوەشیدا سەرقال بکەن بێنە لێرەدا دانیشتن هەم دەبێتەوە شارکردنەوە هەمیشان دەبێتەوەی پێشکردن و بەرەپێشتوونیان لاستی ڕۆشنبیر و معریفیاندا وەک دەبین لە سۆراندا کۆمەڵک شوێن دیکەشێکە ئێستا لە هەمان کاتدا یادی ئەو یادە دەکەنەوە بەڵام بەداخەوە بەشتی لاوەچی و بێمانە ئەو یادە دەکەنەوە بەڵام دەستخۆشی لەم ناوەندەکەم خاستە بۆ یادکردنەوەی یادە بە کۆمەڵێک سالاچی کە هەم بیرکردنەوەی گەنجان بەرەو پێشەوە دەبات و هەمیش خزمەتی دنیا و قیامەتیان دەکات بەوەش دەتوانین هەم خوای خۆمان لە خۆمان ڕازیکەین و هەمیش دنیایان سود و ئیسفادە و معریفەمان لێ پێ زیادە بێت ئەی هودهودی سەبا نەچێ شارێکی تر بێهودە خەیراوە بۆ دیدارێکی تر مەملەکەتی دڵم کەشف بکە خۆم هاوکارتم بۆ هەزار جار وەرە بۆ هەزار جار وەرە نەک تەنها جارێکی تر لەم تەوەرەی بەرنامەکەدا قسە لەسەر بەرهەمی کۆپیکرا و ئۆرجینال لە ناو بازاردا دەکەین بە تایبەتیەوە ئامێرە ئەلکترۆنیانی کە دەیکڕین لە بازارە چۆن بزانین کاسڵە و ئایا ئۆرجیناڵەکەیەتی کامیان باشترە بیکردنی زۆر جارێمە لەسەر پێوەری نرخەکەی بڕیاری لەسەر دەدەین بەڵام پێشەوەی کا بچینە لای میوانێکی تایبەت کە لەسەر و بابەتە قسە و گفتوگۆکەین راپۆرتێکمان ئامادەیە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. ئەمڕۆ بازاڕەکان پڕ بوون لە ئەداپتەر و کێبلی کوالیتی نزم کە هەندێک جار بەهۆی کڕینیان بە پارەیەکی کەم زیانی گەورە بەر مۆبایلەکان دەگەیەنێت بەپێی راپۆرتێک کە بە ناونیشانی ئەلیکتریک سیفتی فێرست لێکۆڵەرەوەن لە وڵاتی بەریتانیا لەسەر 50 ئەداپتەری ساختە و کوالیتی نزم ئەنجامیان داوە دەرکەوت 49 دانیان لە تێستەکەدا دەرنەچوون و بە بچووکترین شۆکی ئەلکترۆنی کارەبایی گردەگرن و دەسووتێن ئەو راپۆرتەش دەری دەخات هەر کەسێک لە شوێنە باوەڕپێنەکراوەکان چارجەر دەکرێت یان ئەداپتەر دەکرێت یاری بە ژیان و سەلامەتی خۆیەوە دەکات.
ئەو مادە ئەلەمنیۆمەی کە لە پێکاتەی ئەداپتەردا هەیە جیاوازی هەیە لەگەڵ پێکاتەی ئەو مادە ئەلەمنیۆمەی لە سیانەی ئەداپتەرە کۆپیەکاندا هەیە لە ڕووی خاوێنی مادەکە و سازکراوی پێکاتەی بۆ گەیاندنی تەزووی کارەبا بە کەمترین بەرهەڵسی ئەمەشوا دەکات ئەداپتەرە ئەسڵیەکان درەنگتر گەرم بێت و لە هەمان کاتدا بەرگەگرتنیان زیاتر بێت و تەمەنێکی درێژتر کار بکەن. دووەم لە ڕووی پێکبەستنی سیانەی گەیەنەر لەگەڵ بۆردی ڕێخەری تەزوو جیاوازیەکی بەرچاو دەبینی لە نێوان ئەداپتەرە ئەسڵی کۆپیەکان بە جۆرێک لە ئۆرجیناڵەکاندا لە ڕێگەی دوو پارچە ئەلەمنیۆم بە تیرەی 1 میلیمەتر و بەرزی 5 میلیمەتر تەزوو دەگوازێتەوە بۆ سەر بۆردەکە بەڵام بە پێچەوانەوە لە کۆپیەکاندا لە ڕێگەی وارەوە کە تیرەکەی 2 مایکرۆمەترە و درێژەکەی 4 سانتیمەترە تەزوو دەگوازێتەوە ئەمەش دەبێتە هۆی سووتانی ئەداپتەرەکە و هێندێک جاریش کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. سێهەم ئەگەر بەچاو لە پێکاتەی بۆردی ڕێخەری ئەداپتەرە ئەسڵی و کۆپیەکان وربینەوە جیاوازی گەورە بەدی دەکەین بە تایبەت لە ڕووی ئەنجامدانی وردەکاری لە ڕێخستنی بۆردەکەدا بە لە بەرچاوگرتنی ڕێخستنی ڤۆڵتیە و دانانی سیستەمی بارگاوی بۆ بەرزی و نزمی تەزوو جیاکەرەوەی پارچەکان بە بەکارهێنانی مادەی نەگەیەنەر بۆ نەگواستنەوەی گەرمی لە نێوان پارچەکانی سەر بۆردەکە ئەمەژوا دەکات بۆردەکە درەنگتر گەرم بێت. بەشی دووە جیاوازی نێوان کێبڵە ئۆرجیناڵەکان و کێبڵە کۆپیەکان ئەو کێبڵانەی کە بە نرخی 1000 دینار یاخود زیاتر لە بازاڕەکاندا دەفرۆشێن چ زیانێک بەر موبایل دەگەێن و جیاوازیان چیە لەگەڵ ئەو کێبڵە ئۆرجیناڵانە. یەکەم بۆ دیاریکردنی وارێکی گونجاو پێویستە بگەڕێنەوە بۆ یاسای ئۆم کە ڕێنماییمان دەکات بۆ هەڵبژاردننی وارێکی گونجاو بۆ گواستنەوەی تەزوو. بۆ نمونە R یەکسانە بە V لەسەر I ئەگەر ڤیەکەمان 220 ڤۆڵت بێت ئایەکەمان 1000 میلی ئەمپێر ئەوە پێویستە بەرگری واری گوازەرەوە 0.22 ئۆم بێت. ئەگەر زیاتر بێت لەو بڕا ئەوە ڤۆڵتیەکە توانای گواستنەوەی لاواز دەبێت بە لاوازبوونی ڤۆڵتیەش ئەمپێریە بەرز دەبێتەوە بە بەرزبوونەوەی ئەمپێریەش بۆ سەر و ئاسی دیاریکراو دەبێتە هۆی گەرمبوونی ناوەندە کانزاییەکان ئەمەش ئەم دەرەنجامانەی خوارەوەی لێ دەکەوێتەوە. 3 2 1 یەکەم بەرگەنەگرتنی ناوەندە کانزاییەکە بۆ پلەی گەرمی بەرزبەوە و دروستبوونی پچڕانتیاندا. دوو دەبێتە هۆی توانەوەی مادە نەگەیەنەرەکانی دەوری مادە کانزاییەکە لە ئەنجامدا دەبێتە دروستبوونی شۆر لە نێوان هەردوو ناوەندە گەیەنەرەکەی نێو وارەکە کامەش دەبێتە هۆی زیانگەیاندن بۆ ئامێرە ئەلیکترۆنیەکان. سێ بەرزی بەرگری وارەکە وا دەکات تەزووەکە بە شێوەیەکی ئاسان تێپەڕ نەبێت ئەمەش وا دەکات تەواوی ئەو تۆنانەی لە ڕێگەی وارەکەوە بۆ ئامێری کارپێکەر دەڕوات بە شێوەیەکی هاوتا کاری پێ نەکات کە لە ئەنجامدا دەنگێکی نەشاز لەو دەنگەی چاوەڕێی دەکەین بەرگوێمان دەکەوێت. ئەمە شۆکاری گرانی یان هەرزانی وارێکی ئۆکس یان کێبڵێکی بارگاویکردنەوەیە. ئێستا لە دەستی تۆیە کێبڵێک یان ئەداپتەرێکی ئۆرجینال هەڵدەبژێریت یان ئەداپتەر و کێبڵێکی کۆپی. قسە لەو بابەتە تەکنەلۆژیاکەین کە هەریەکەمان ڕۆژانە ئەگەر گرفت دوێ بەدەستیەوە دەناڵێن و پێویستیشمان بەوە دەبێت کەوا شتێکی باش هەم بۆ تەندروستی خۆمان و هەم بۆ سەلامەتی مۆبایل و تەواوی ئەو پێدراوە یام تەکنەلۆژیانەمان لە بەردەستدایە کەوا پێویستمان نەبێ بووی. بەڕێز دیار ئاوات شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری وەڵامی ئەم پرسە گرنگەمان بۆ دەداتەوە. کاک دیار زۆر بەخێر بێ و سپاس بۆ زۆر بەخێر بێ. زۆر جار من برادرم دەڵێ لە دوکانێکی راوە هاوشێوەیەکی تەکنۆلۆژیا هەردوو جۆر کێبڵی داناوە کابرا لەوە چێت لە خوانە ترس بەیان چوزانم تۆ داوای هەرکامیان بکەی جیای کردوونەتەوە هەردووکان لە یەک مارکە دروستکراوە بەڵام ئەڵێ ئەمەیان ئەسڵێ ئەمەشیان نائەسڵیە. منێک ئەگەر کابرا لێی بتێک بچێت کە ئەسڵەکەم باتیان نائەسڵیەکە بەڵام من خۆم چۆن بیناسمەوە چۆن بزانەمەیان ئۆرجیناڵ و مەشیان کۆپی کراوە. ئەمە زۆر بە خاڵێکی گرنگە سەبارەت بەو کێبڵانی کە لە بازاڕەکانە هەیە و خەڵەکە چێکڕێت کێبڵی ئۆرجیناڵ ئەگەر بە نمونە کێبڵێکی کۆمپانیای ئەپڵ بۆ ئایفۆن یان بۆ ئایپاد بە نمونە بهێنینەوانە لە بازاڕەکانە کێبڵی کۆپی هەیە کە هاوشێوەی کێبڵی ئۆرجیناڵی ئەپڵ دروست کراوەتەوە بە شێوە و بە شکڵ بخێتە لای یەکەوانە ئەگەر کەسێک زۆر شارەزانە بێ ناتوانێت گوێ بکاتەوە. بەڵام لەسەر ئەو کێبڵانی کە ئۆرجیناڵە کە ئەپڵ خۆیەتی و کە با بڵێن پشتگیری ئەکات و یاخودی کۆمپانیایەکی ترەکە دروستی کردوەوە بەڵام ئەپڵ پشتگیری ئەکات وە کوالیتی کارکردنی و کۆمپانیای بەرزە لەسەر تەواوی ئەو کێبڵانە سریاڵ و کۆدێک هەیە کە ئەپڵ پشتڕاستی ئەکاتەوە کە ئەم کێبڵە یاخود ئەم ئەداپتەرەکە بۆ شەحنکردنەوەی ئامێرەکانی خۆی بەکارێت کوالیتی بەرزە و بە پشتگیری ئەکات و کە هیچ کێشەیەکی نییە. سەبارەت بە کێبڵی تر کە
ئەپڵ پشتگیری ناکە بەڵام کوالیتی بەرز بێ یان نزم بێت ئەو کێبڵانی کە لە بازاڕەکانە هەیە ئەو تووڵانی کە لە دروستکردنی کێبڵەکە بەکارێت یاخود با بڵێن ئەو سیمانە کە لە دروستکردنی کێبڵەکە بەکارێت ئەگەر بە کوالیتیکی بەرز دروست کرابێت و هی براند و هی مارکەیەکی باوەڕ پێکراوە بێت ئەو کێشەی نیە و ئەتوانی بەکاری بێت. چۆن بزانین هی مارکەیە هینێکی مارکەیەکی باش و قابلیەتدارەکە من توانم بیکڕم. براندانەی کە دروستکەری کێبڵەکان ئەگەر کوالیتی بەرز بێت و ئەگەر هی مارکەیەکی باوەڕ پێکراوە بێت پێویستە گەرنتی بکرێت. پێویستە لەژێر گەرنتیا بێ. ئێمە لە کۆمپانیای خۆمان چەندین جۆر کێبڵمان هەیە و کێبڵمان هەیە بە مارکە و بە براندی خۆمان دروستمان کردووە ناوی خۆمانی لەسرە و گەرنتی ئەکرێت و هەتا ماوەی بەکارهێنانی گەرنتێکە تەواو نەبوو بێت لە گەرنتی ئامێنێتەوانێ و ئێمە بۆ ئەو کەسەیە گۆڕین یاخود لێ وەرەگرینەوانە کە کێبڵەکەی لە ئێمە کڕیوە ئەگەر کێشەیەکی بۆ دروست بێت. منمونە شۆفێرێ لە شەقامێکی گشتیا ئۆتۆمبیلەکەی پارکە کات و دابەزێ بە خێرایی کێبڵێ ئەکرێ لەوەچە هیچ سەرچاوەیەکی تەکنەلۆژی یام خەتێکی ئینتەرنێتی لێ نەبێت کە بگەڕێتەوە بۆ سەرچاوە ئەسلەکەی ئەپڵ چۆن ئەمە ئایا هەر ئاوا بە چاوەتوانێ بیناسێتەوە ئەوەسمە ئێستا گەرێمە وایر شەحنێک بێنین جەنابەت ئەزانی کە ئەمە شتێکی کۆپی کراوە یان بۆ نمونە ئۆرجیناڵە ئەگەر ئەو کەسە کە کەیبڵەکە ئەکرێت شارەزاییکی کەمیشی هەبێت ئەتوانێت جێ بکاتەوانێ بەهۆیەوە ئەو کەیبڵانەی کە ئۆرجیناڵن وا کە کوالیتیان بەرزە ئەو مادەی کە لی دروستکراوە مادەیەکی لاسیکی نیمچە نەرمە وە شوازێکی لاسیکی پێبەخشووە لە کاتی خواردبوونەوەی کێبڵەکە یاخود با بڵێن ڕاکێشانی کێبڵەکەیە کێبڵەکە زیانێکی زۆر کەمی بەرەکە یاخود زیانی شوێر بەرناکەوێت بەڵام ئەو کێبڵانی کە کۆپیە ئەو مادەی کە تیا بەکارهێنراوە لە دروستکردنیە مادەیەکی تابڵی ڕقە و لە کاتی دەزلیان لە کێبڵەکە هەستی پێیەکەی. کاک دیار ڕەنگە 2000 زانیاریمان هێندە نەبێت لەوەی کە بزانینەم کێبڵە چۆن و چۆن نیە یاخود ئەمە لە کێبڵەکە تێپەڕین بابینە سەر کابرا کەلەی شەحنێک دەکڕێ ئامێرێکی فلاشێک دەکڕێ شتێک لەمانە دەکڕێ وەک لە راپۆرتەکەی هات بوو هەندێک ئامێری ناوی خەریتەکەی پیشان دەدا منێکی هاوڵاتی چوزانم ئەم خەریتەیە ئەداپتەرەکەی ئەسڵە ئەسڵ نییە بەرگە دەگرێ بەرگە ناگرێ 2000 جگەل لە مستاقیەتێک کە دەبێت لە فرۆشیارەکەی وەرگرم چۆن بزانم ئەم ئامێرە ئەم فلاشە کە من کڕیومە ئەم شارژەی کە دەیکڕم ئەسڵە یاخود کۆپی کراوە پێش هەموو شتێک سەرەتا ئەو کەسێکی ئەداپتەرێکەکرێ پێویستە لە شوێنێک بیکرێت کە باوەڕ پێکراو بێ ئەگەر زانیاریشی نەبێ ئەو کەسێک کە پێی ئەفرۆشە زانیاری ئااتێ بەڵام پێویستە شوێنێکی باوەڕ پێکراو بوو معتەریف بێ کە جێسیقە بێت کە دڵنیا بێ لەوەی کە ئەم شتێک کە لێ وەرەگرێت و کە ئیکڕێ کوالیتی بەرزە بەداخۆ خەڵکی ئێمە زانیاریی تەواوی نییە لەسەر جاکردنەوەی ئەداپتەرێکی کۆپی لەگەڵ ئۆرجیناڵە لا ئێمە چی ئەکرێ بە پێوە بۆ جاکردنەوەی ئەداپتەرێکی ئۆرجیناڵ لە کۆپی دوو ئەداپتەرەکە بەدەستی وەگرە کامیان قورستر بێ ئەڵێ ئەمەیان کوالیتی بەرزترە بیزەبت ئەداپتەری ئۆرجیناڵ لە کێشا قورسترە بەڵام ئێستا لە بازارەکانە چەندین جۆر ئەداپتەر هاتووە کە هاوشێوەی ئۆرجیناڵەکە دروست کراوەتەوە لە دروستکردنیەم ئەداپتەریا قورقوشم بەکار هاتووە مادەی تری تێکراوە بۆ قورسکردنی ئەداپتەرەکە ئەداپتەر بێ یان پاوەربانک بێ یان هەر شتێکی تر کەوا کام ئەداپتەرە کۆپیە لە کێشە هاوشێوی ئۆرجیناڵەکە دەربچێتەوانێ بەڵام لە بەکارهێنانەوانیە هیچ جیاوازیەک لەسەر بۆ نمونە وایرێکی شەحن کە دەیکڕم لەسەر شەحنکردنەوەی موبایلەکەم جیاوازیەکە لەوەی کە کۆپی کرابێ یا ئەسڵ بە دڵنیایەوە هەم ئەداپتەرەکە هەم کەیبڵەکە ئەگەر ئەداپتەرەکە ئەسلی بێت هیچ کێشێکی بۆ دروست ناکە ئەگەر کۆپی بێت لە ڤۆڵتی و لە ئەمپێرە بەرز و نزم بکات کێشە بۆ موبایلەکە دروستەکە ئەوەتە تەنها کێشە ئەوە نییە من وایرەکە لە دەزەدەم 5,000 6,000 زەر بکەم بەڵکو ئەم زەرە روزیانەش گوازراوەتەوە بۆ موبایلەکەم بە دڵنیایەوە ئەگەر ئەداپتەرێکی کۆپی یان کێبڵێکی کۆپی بەکاربێنیت بە مروری زەمن دوای ماوەیەک بەکارهێنان کێشە بۆ موبایلەکە دروست دەکات هەنەکات شۆرت ئەکات لە موبایلەکە شاشە ئەسووتێ یان ئایسێکی موبایلەکە ئەسووتێ کێشە بۆ موبایلەکە دروستەکە ویان کێشە بۆ پاترێکی دروستەکە کە پاتری ئاوسێنێ پاترێکی گەورە بێ ناچاری پاتری بگۆڕی خەڵک کێشەی ئەوەی زۆر بۆ دروستە بێ بگورە کە پاتری موبایلەکەی ئەڵێ ئاوسێت یان زوو شەحنی داوەزێ ئەو پەیوەندی بە شەحنەکەەوە هەیە پەیوەندی بۆ ئەداپتەر و کێبڵەوە هەیە کە بەکاری ئەهێنیت ئەسڵ نییە هەم ئەسڵ نییە هەم زۆر پێوەی ئەمێنێتەوانێت زۆر باشە زۆر جار دەچیتە دوکانێکی تەکنەلۆژیاوە کە داوای بۆ منە کێبڵێک یان کەلەیەک شەحن یا هەر ئامێرێکی دیکەی مۆبایلەکەی دەڵێ من نازانم کامیان ئەسڵ و ناسڵە بەڵام ئەمە 5,000 ئەمە حوت ئەمە دەیەمە 15 ئایا زۆری نرخ بۆمان دیارەکە کە ئەم
پێداویست لەوە سەرنجام هەر منێک یا جەنابێت ئەم نرخەمان دیاری کردوێت لەگەڵەوەی دیکە فەرقێکی نەبێت نرخ هیچ گەرنتیەکی هەیە بۆ ئەسلی ناسلی ئەم پێداویستە ئەم ئامێرەی کێمەی کردین بە دڵنیاییەوە ئەو بابەتانی کە ئۆرجیناڵە نرخیان بەرزترە بەڵام لە کۆپیەکانە لە دروستکراوەکانە کە دروستکراوەتەوانەیە جیازێکی زۆریان نییە ئەو جیازە ڕەنگە فرۆشارەکان دروستیان کردبێ بۆی کە ئەو کەسێک کە ئەچێتە لای کە دووسێ نرخی جیاواز ئەخاتە بەردەستی ئیتر خۆی با بڵێن بۆی کە بتوانێت دانێکیان هەڵبژێرێ ئەگینال لە بابەتە کۆپیەکانە نرخەکان نزیکن لەیەکەوە ببوورە زۆر جار ماوەیەک لەمە پێش کە موبایل داهات موبایل دەکڕی دەیانوت شەحنە ئەسڵەکەی دەرێنن شەحنی تری تێدەخن مەرجە هەر شەحنێک لەگەڵ موبایلەکەی کە کڕیت لەگەڵ یابوو ئیدی ئەمە شەحنێکی ئەسڵ و نابێ بفەوتێ و نابێ ونیکەی دەبێ هەر پارێزیایی لێ بکەیت و بەمە موبایلەکەت شەحن بکەیتەوە ئەو حاڵەتە لە موبایلە ڕیفرەشەکانە ڕوئات موبایلەکە کێشەی هەبووە گەڕاوەوە بۆ شەریکە موبایلەکەت چاکراوەوە و جارێکتر هێنراوەوە ناو بازاڕەکان لەو جۆرە موبایلانەیەم حاڵەتە ئەکرێ ڕووبات بەڵام لە موبایلێکا کە کەپسە و کە لۆکۆ هیچ کێشەیەکی نییە و کۆمپانیایکی باوەڕپێکرا و هێنایەتی وە لەژێر گەرنتیایە و گەرنتی ئەکات ئەم حاڵەتە ڕوونایە زۆر باشە لە با لەسەر موبایل و شەحنەکە بینە دەرەوە زۆر جارەوە بلوتوسانەی کە ئێستا باون لە گوێ بەکاری دێن بلوتوسێکی ڕاستەخۆ بە موبایل بەکاری دێن یا بە هێدفۆنەکان ئەمانە چۆن بزانین ئەسڵ و ناسڵیان لە یەک جیاکەینەوە هەیەیانە نرخەکەی $120 $130 مان ڕەنگە مشکلیان نەبێ بەڵام هەشە $6 $10 $20 تا $80مان پێ چۆن بزانین ئەم بلوتوسانەی کە ئێستا دێنە بازاڕەوە ئەسڵن یاخود ئۆرجیناڵن یاخود کۆپی کراون سەبارەت بەو هێدفۆنانە ئەگەر هێدفۆنێکی کۆمپانیای ئەپڵ ئێرپۆدێک بە نمونە بێنینەوانە لەناو بازارە چەندین جۆری ئەم ئێرپۆدە دروست کراوەتەوە بۆ شوەی کە ئاماژەت پێیان نرخەکانی لە 6,000 10,000 15,000 و دەست پێەکە تاگاتە 65 بۆ $70 بەرزترین کوالیتیان کە لە نرخی $60 $50 ئەو نرخانەیە هاوشێوەی ئەسلی شەریکی ئەپڵ دروست کراوەتەوانە وەکو شکڵ وەکو کوالیتی وەکو بەرگەگرتنی پاتریش بەڵام ئەپڵ سەپۆرتی ناکات ئەپڵ پشگیری ناکات لە کاتێک ئاگەر کێشەی هەبێ ئەو کەسەی کە کڕیوێتی ئیتر بێ بەکاری نێنێت و زەرەرەکە ئەو بیە بەڵام لە کاتێکا کە هێدفۆنێکی ئەسلی شەریکی ئەپڵ خۆی بکڕی یان هواوی یان هەر براندێکی ترکە ئەسلی شەریکە بێت لەژێر گەرنتیایە و تا ئەو مدە زەمانی کە بووی دیاری کراوە کە لە گەرنتیایە ئەگە کێشەی بۆ دروست ببێ ئەگەر ڕێنرێتەوە بۆ شەریکە و شەریکە یا بۆ چاکە یان بۆ دەکۆ مەرجە هەرچی کۆپی کراوە بێ ئیدی بە کەڵک نوێت نەخێر چۆن هەمان و ئێرپۆدێک کە پێت ئەڵێم هەیەی بە $10,000 یاخود $15,000 هەشەری بە $50 ئەم مۆدلێکە بە $50 هەم بۆ پاتری زیاتر بەرگە ئەگرێ بۆ ئیشبەکردن هەمووەکو سەوتێکی باشتری هەیە هەمووەکو عەزیدیانی گوێی ئەو کەسێک کە بەکاری ئەهێنێ تەندروسترە وەک لە ئەو جۆرەی کە هەرزانە و کە کۆپیە ئەو جۆرەی کە دروستکراوەتەوانە بەدڵنیایەوە لە کۆپیەکانشە کوالیتی زۆر هەیە ئەگەر کەسێک بیاوێ هەر کۆپیەکان بکرێ بە ئەو کۆپیانە بکرێت کە کوالیتی بەرزە نە کوالیتە نزمەکان بەدەر لەوەی کە سەوتی باشتر نییە و کێشی بۆ دروستەکە لە هەمان کاتێک کێشە بۆ ئەو کەسەش دروستەکە لەبەروی لە گوێ سەوتێکی تا بڵێ وازەح و با بڵێن کێشەی هەیە لە ئامێرەکانی ترچین لە بازارت کە ئێستا باو بن و کۆپیکراویان لە بازاردا هەبێ ئەوەی کە لە بازارە هەیە پاوەڕبانک کۆپی زۆر لە بازارە هەیە کە بە هەمان شێوە لای ئێمە بە هەمان شوی ئەداپتەرەکە کەوتم قورسی پاوەڕبانکەکە ئەکرێ بە پێوەەر بۆ بەرزی کوالیتی پاوەڕبانکەکە لە کاتێکا کە چەندین جۆری پاوەڕبانک هەیە لە بازارە کە ئێمە بۆ خۆمان دیومانەوە کردومانەوە سێرمان کردووە لە جیاتی پاتری قورقوش میتێ ینی پێویستە پاتریەکە هێزی ئەو پاتری کە لە پاوەڕبانکەکە لێنسراوە 10,000 میلی ئەمپێر پێویستە ئەم 10,000 میلی ئەمپێرە لە مۆبایلێک تا مۆبایلێک بۆ شەحنکردنەوە فەرقەکە بەڵام عادەتەن 10,000 میلی ئەمپێر بەشی 2.5 تا 3 جار شەحنکردنەوەی مۆبایلێک ئەکات بەڵام ئەم 10,000 میلی ئەمپێرە خەڵک بەکارهێناوە بەشی 2.5 بەشی 1 جارەکە کە کردومانەوە سێرمان کردو قورقوش میتیە بۆی کە پاوەڕبانکەکە کێشی قورس بێ خەڵک بڵێمە کامل هەموو پاوەڕبانکە پاتریە و کوالیتی بەرزە لە کاتێکە واش نەبووە کاک دیارە ئەمڕۆ ساختەکاری و داهێنان لە تەزویرات بە ئاستێک گەشتووە کە زۆر جار مەحاڵە جای بکرێتەوە بەتابێت تۆ لۆگۆیەک دروستەکەی ڕەنگە
50 کەس بتوانێت لۆگە وەکەوەی تۆ دروست بکاتەوە بەڵام هەمیشە شتێک هەیە کە جیاوازیە داتە ئەسڵەکە ئەگەر من ئێستا پشت بەوە ببەستم تەنها بزانم هەندێک کۆد لەسەر وایەری شەحنەکەی ئەداپتەرەکەی هەن وەی کە جیای کەمەوە لە ئەداپتەرێکی ساختە ئەمڕۆ ئەتوانرێ ئەداپتەرێکیش هەندێ ڕەمز و ئەو ئینانەی کۆدانەی لەسەر دابنێ بەڵام ئایا چی هەیە کە هیچ کاتێک شەریکەیەکی ساختە نەتوانێت تەقلیدی ئەسڵەکە بکاتەوە ئەو جیاوازیە چیە کە ناتوانێت بیکات ئەو بابەتانی کە ئۆرجیناڵە و کە شەریکە پشتگیری ئەکات کۆمپانیاکانی دروستکردنەوەی کیبڵ بێ ئەداپتەر بێ هەشتێ بێت ناتوانن خۆی بیکەنەوە وەکو شکل و وەکو شێوە ئەتوانن وە خۆی بیکەنەوە بەڵام وەکو ئەو سریال و کۆدێک کە لەسەرەتی ناتوانن لەبەری ئەو سریال و کۆدە تایبەتە بۆ کۆمپانیایی کە خاوەنی ئەسڵی ئەو بابەتێ کۆپیڕایت هەیە لە کاتێکا لە حاڵەتێکی وایە ئەگەر شتێکی وا ڕووبات خاوەنی ئەسڵی ئەو بابەتانە داوای یاسایی تۆمارەکە و هیچ کۆمپانیایەکی دروستکردنەوەی ئەو بابەتانە ناتوانن بێزەبت وە خۆی بە هەمان سریاڵ و دروستی بکەنەوە لەبەری ئەو سریاڵێک کە لەسەر ئەو بابەتانێت تایبەتە بۆ کۆمپانیای کە خاوەنی ئەسلی ئەو بابەتێ ئەتە کیبڵ بێ یان ئەداپتەر بێ یان هەر شتێکی تر بێت لەسەر هەموو کیبڵ و هەموو ئەداپتەرێکی ئەسلی شەریکە کۆد و سریاڵ هەیە ئەگەر تۆ ئەداپتەرێکی کۆپی بەنمونە بهێنی لای یەک و سریان بکەی وەکو شکل وەکو شێوە یەک شتە بەڵام سریاڵەکانی کە لەسەریانە فەرقی هەیە بەری ئەو کۆمپانیایی کە بابەتەکە دروست ئەکاتەوە کە کۆپی ئەکات ناتوانێت ئەو سریاڵە دابنێتەوەوانە چکۆ سریاڵە تایبەتە بۆ کۆمپانیایە ئەگەر دابنێتەوەوانە کێشە بۆ خۆی دروست ئەبێت زۆر بە کورتی گرنگترین ڕێنماییت بۆ هاوڵاتیان بۆ کاکەیەک کە یا خانمێک کە خوێندەواری نییە تا کۆد وەمانە لە یەک جواب بکاتەوە چۆن بزانێت چۆن کێبڵێک چۆن ئەداپتەرێک چۆن شەحنێکی جوان بکڕێت کە ئەسڵ بێت و کۆپیکراو نەبێت یەکەم هەنگا و زۆر زۆر گرنگکە کە تۆ بزانی ئەو شەحنە لەکوێ ئەکرێت ئەو هێدفۆنە لەکوێ ئەکرێت و ئەداپتەرە لەکوێ ئەکرێت لە دوای ئەو کەسێک کە تو ئەچیتە لای سیقەی ئەوەی هەبێت و باوەڕ پێکراوە بێت کە نمونەی ئەداپتەر و هێدفۆنێکت ئەخاتە بەردەست بۆ دڕوم کاتوانە کە کامە کۆپی و کامە ئەسلیە و سەبەبێکی باوەڕ پێکراوت پێ بڵێ مقنێکەرت پێ بڵێ کە تۆ دڵنیابی لەوەی کە کامیان هەڵەبژێری تو کە کێشت بۆ دروست ناکات و ئەو ڤۆڵتی و ئەو ئەمپێری کە لەسەر ئەداپتەرەکەیە تۆ گرنگە بیخوێنیتەوانێ ڕەنگە لە کاتی کڕینی ئەداپتەرەکە ئەسلیش بێ بەڵام بۆ موبایلەکەی تۆ گونجاو نەبێت لای ئێمە زۆر کەس ئەداپتەری فاست شارژ بەکار ئەهێنێ بۆ موبایلێک کە سەپۆرتی فاست شارژ ناکە موبایلەکە خێرا شەحنەکاتەوە بەڵام زۆر خێراش شەحنەکەیدا ئەبەزێنێتەوانێ و کێشە بۆ پاترێکەش دروستەکە بۆیە گرنگە ئەگەر ئەو پارچەی ئەو کێبڵی ئەو ئەداپتەرێکی کە ئەیکڕیت ئەگەر ئۆرجیناڵیش بێ پێویستە بۆ موبایلەکەی تۆ دروست بێ بەکارهێنانی زۆر جار باس لە تەقینەوەی موبایل دەکرێت پێوەستە بۆ کۆپیکراوە پەیوەندی بۆەوە هەیە بەڵێ لای ئێمە زۆر کات ئەو لە ئایفۆنەکانە زۆر ڕوویاوە ئەداپتەری ئایپاد بۆ ئایفۆن بەکارهێنن ئەداپتەری ئایفۆن 5 ڤۆڵت بە 1 ئەمپێرە ئەمپێرەکەی کە تایبەت کراوە بە ئایفۆن 5 ڤۆڵت بە 1 ئەمپێرە ئەداپتەری ئایپاد 5 ڤۆڵت بە 2 ئەمپێرە ئەمپێرەکەی بەرزترە ئەمپێرێک لە ئەمپێری ئەداپتەری ئایفۆن بەرزترە لە ئایپادەکانە ئەگەر بە ئەداپتەرێکی ئایپاد ئایفۆن بەرگاوی بکەیتەوە شەحنی بکەیتەوانێ بە کاتێکی خێراتر شەحنە بێتەوە بەڵام بە مروری زەمن دوای مانگێک بۆ 2 مانگ پاتری ئایفۆنەکەت ئاوسێت و بەرزە بێتەوانێ و بۆ پێویستە پاتری ئایفۆنەکەت بگۆڕی بۆ زۆر گرنگە و ئەداپتەر و کێبڵی کە بەکاری ئێنی تایبەت بە بۆ موبایلی خۆت یاخود بۆ ئایپادی خۆت هی مۆبایلێک یاخودی ئامریکی تری بۆ بەکار نهێنیت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک دیار ئاوات شارەزار لە تەکنۆلۆژیا و زانیاری دەستان خۆش بەخێر بێت بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لە هەڵەبجەوە سامان فەتاح بۆی ئامادەکردوین لەسەر چاندنی بەڕوو کە دیارە لە ئێستادا لە شارۆچکە جیاوازەکان هێرێمی کوردستان هەڵمەتێکی چاندنی بەڕوو یاخود داری قەزوان دەستی پێکردووە با بینەری راپۆرتی سامان فەتاح بین. لە چوارچەوەی هەڵمەتی سەوزکردنی پارێزگای هەڵەبجە کۆلێژی زانستە مرۆڤاتەکانی زانکۆی هەڵەبجە بە ئامانجی فراوانکردنی ناوچەی سەوزاوی دارستانەکان 7,000 بەڕوو لە نێوان گوندی عەبابەیلە و دامێنی شاخی شنوێ ڕوێنرا. 2 هەفتەی پێشوو نزیکەی 200 نەمامان چاند لە زانکۆ لە دەرەوەی زانکۆ ئەمڕۆژ لەگەڵ خوێندکارانمان لە بەشە جیاوازەکانی کۆلێج و زانکۆی هەڵەبجە و فەرمانبەران و بەرپرسانی زانکۆ هاتوین بۆ یەکێک لەو شوێنانەی کە نزیک هەڵەبجێ چیایەک لە چیاکانی نزیک هەڵەبجە لێرە هەڵمەتی بەڕوو چاندن ئەچێنین ئەمڕۆ نزیکەی 7,000 بەڕوو ئەچێنین
لەگەڵ فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی خۆمان لە زانکۆی هەڵەبجە ئامانژمانەوەیە کە پارێزگای هەڵەبجە سەوزکەین ژینگەی پارێزگای هەڵەبجە بە سەوزی بە پاکی بێڵینەوە. هەڵمەتەکە بە بەشداری مامۆستایان و خوێندکارانی زانکۆی هەڵەبجە و بەشی دارستان و پاوەنی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە ئەنجامدرا و جگە لە ناوچە شاخاویەکان سەدان نەمام لە ناو شار و دەوروبەری زانکۆکە چێنرا. بێگومان ئەم هەڵمەتە بۆ ئەوەیە دووبارە سەوزکردنەوەی هەموو ئەو دارانەی کە لە ژێر هەر هۆکارێکە هەبوو بێت ساڵانی ڕابردوو کە بەهۆی ئەو بارودۆخە لەبارەی کە کوردستانی پیا تێپەڕیوە چ بڕینی دارەکان بێت لەلایەن هاوڵاتیانەوە یا سووتاندنیان بێت کە ژمارەیەکی زۆر داری بەڕوو فەوتاوە بە ئامانجی دووبارە یەک سەوزکردنەوەی ئەو بڕوانە دوو سەوزکردنی ناوچەکەمان چونکە دوجار هەر تێکچوونێکی ژینگەیی کاریگەری لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیە دەبێت. داوامان لە ڕخراوەکان و هەروەها خەڵکی هەموو شارەکان ئەوەیە کە هاوکاریمان بکەن بە هەموو شێوەیەکان ینی هاوکاری چۆن بکرێت هەوڵ بن کە ژینگەکە جوان پاگرا بگرین بۆ نمونە هەڵ نەدەن زبڵ و خاشاکەکانیان فڕە بدەن یا خۆت کارێک نەکەن کە بێتەوەی پیسبوونی ژینگای بۆ نمونە لەسەر لە وەرزی زستاندا زۆرترین ڕێژەی دارەکان ئەبڕێتەوە لە ناوچە شاخایەکان کە مەزیانێکی گەورە بە سروشتی کوردستان دەبەخشێت هەروە داوا لە ڕێکخراوە ژینگەیەکان دەکەین کە هەڵمەتێکی بەفراوان ئەنجامدەن بۆ سەوزکردنی هەموو شارەکان و هەروە هەڵ بدرێ هۆشیارێکی باش بڵاوکەنەوە لە نێو خەڵکیدا بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری لە سروشتی جوانی کوردستان بکەن. هەرچەندە ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای هەڵەبجە لە سەدا 13 ساڵانەش لەلایەن ڕێکخراوەکانی بواری ژنگە و فەرمانگە جیاوازەکان هەڵمەتی چاندنی نەمام لە شارەکان و بەڕوو لە شاخەکان بەڕێوە دەچێت بە ئامانجی زیاترکردنی ڕێژەی سەوزایی و فەرهەمکردنی ژیانێکی تەندروستتر بۆ هەمووان. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڵێ خۆشەویستان یوسف محەممەد یاریزانێکە کە بەهرەی پێیەکان یا توانای پێیەکانی جیاوازە لەوانی دیکە با پێکەوە بینەری راپۆرتێک بین لەسەر بەهرەی پێیەکانی یوسف محەممەدی یاریزان. یوسف محەممەد بەلێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. یوسف محەممەد بەلیدانی ڕاستەوخۆ توانی گۆل یەکەم بۆ لاوانی نەورۆز تۆمار بکات. بێگومان من ڕۆژانە لە کای تەبرینە کاپتن سەفا مەشقم پێدەگا لە دوای تەبرین ئەوەیتە من و یەک دوو یاریزانی تر مەشق لەسەم و لێدانە ڕاستەوخۆکانەکە. سوپاس بۆ خی گەورە من هەر خۆم ئەو بەهرەیەم تایە قاچم بە خۆترا ئیتر سوپاس بۆخوا کاپتن سەفاش زۆر هاوکارم بووە ئیتر منیش بەردەوام هەموو ڕۆژە مەشقەکەم. یوسف محەممەد توانی گۆڵ یەکەم و پێشکەوتنی لاوانی نەورۆز تۆمار کرد. یوسف محەممەد بەلێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. تۆ پێ جەماعیە یاریزانەکان زۆر هاوکارم بوونە بەتای اینجا مدەڕیبش مدەڕیب زۆر مەشقم پێدەکا لە لێدانە ڕاستەوخۆکان اینجا گەنە براکەشم برا کەیوان برام زۆر مەشقم پێدەکا ئیتر سوپاس بەخوا سەرکەوتومە. لاوانی نەورۆز لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆوە بە شێوەیەکی نایاب لە ڕێگەی یاریزان یوسف محەممەد لە خولەکی سیوێک توانی گۆڵی یەکەم تۆمار بکەن. وەشی هەڵۆ چەند یاریزانێکی هێناوەتە ڕیزیانەکانەوە کەیکی لەوانە خۆمەوە چەند یاریزانی بە یاریان کردووە. بەلێدانی ڕاستەوخۆ
دیارە بەشێک لە گەنجان ئەمڕۆ گیرۆدەی سپیبوونی مووی سەریان بوون با لەم زانیاریەدا بزانین چارەسەرەکانی چین یاخۆت سپیبوونی مووی سەر چییە پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. سپیبوونی تاڵەکانی قژ. ڕەنگە وا بیر بکەیتەوە سپیبوونی تاڵەکانی قژ نیشانەی هەڵکشانی تەمەنە، بەڵام مەرج نییە هەموو کات ئەم نیشانەیە پیری بێت. زۆر جار کەسانێک لە تەمەنی گەنجێتیەوە ڕوبەڕووی ئەم دۆخە دەبنەوە کە ئەوەش پەیوەندی بە میلاینین خانەکانی پێستەوە هەیە بەرپرسن لە ڕەنگی قژ. هەندێک خۆراک هەیە یارمەتی قژ دەدات کە پارێزگاری لە خانە میلانینەکان بکات و سپیبوونی قژ دوا بخات. ئەوانیش یەکەم ڤیتامین سی، ئەو خۆراکانەی دەوڵەمەندن بە ڤیتامین سی وەکو پرتەقاڵ گرنگی پێ بدە و هەموو ڕۆژێک بیخۆ. دووەم بەکتریای سوود بەخش کە لە ماست و سۆیا و سرکەی سێودا هەیە کە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر قژ هەیە و یارمەتی درەنگ سپیبوونی تاڵەکانی قژ دەدات. سێەم هێلکە بۆ قژ بە سوودە چونکە دەوڵەمەندە بە ڤیتامین بی و بایۆتین. چوارەم شکولاتەی ڕەش سەرچاوەیەکی دەوڵەمەندە بە ئاسن و مس پارێزگاری لە ڕەنگی قژ دەکات. کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە هاوکاری کاک جەلال محەممەد پێشکەشکردن بە ئومێدیەوەی کەوا سوودتان لێبینی بووە جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بوو بێ تا بە گەشتنەوەی تر و لاڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.